چارەنووسی ڕۆڵەکانیان دەوێت بە فەرمی وەڵام بدرێنەوە. ئەمەش وەک هەموو یاسانی و دەوڵەتیەکان لە مافی مرۆڤ و یاسا ئاینیەکان و یاسا کۆمەڵایەتیەکان بەڕەوای دەبینین وەڵامێک وەربگرن و لە چاوەڕوانیدا نەمێنن تاوانباران لە بەرامبەر بەم کۆمەڵکوژیە سزا بدرێن. بە ناوی کۆمەڵی هێوی بۆ پشتیوانی قوربانیانی جەنگ ئەم داخوازیەمان پێشکەش کرا لەلایەن کەسبکاری قوربانیانەوە. دیارە ئەم کارەساتە لە ساڵی 1990 ڕووی داوە کە بۆ ئەمڕۆ کاتە 20 ساڵ. داوامان لە بەڕێز پەرلەمانتارەکانەیە کە ئەم کێسە هاوکاریانکەن و هاوکاریمان لە کارەکەمانە. کاری شەهیدانە هاتووە پێویستە قوربانیەکانی ئێوە شەهیدەکانی ئێوە و شەهیدەکانی تری کوردستان کە بەداخەوە لە ئەنجامی هەڵەی سیاسیەکانی کوردستانە بوونە قوربانی لە شەڕی ناوخۆیە هەموو مافو ئیمتیازێکتان بۆ دەسەبەر بکرێت. خاڵێکی تریش ئەوەیە دەبێت قوربانیەکانی ئێوە کە تاوەکو ئێستا گۆڕەکان هەڵنەدراوەتەوە ڕووخاتە پیرۆزەکانیان بە نادیاری ماوەتەوە چ وەزارەتی شەهیدان لە هەرێمی کوردستان کە بەڕێوەبەرایەتی گۆڕە بە کۆمەڵەکانی هەیە چ وەزارەتی ئەو لیژنە معنییان ئەو دەستگا معنیی کە لە حکوومەتی عراق تایبەتە بە شەهیدان و گۆڕە بە کۆمەڵەکان هەوڵ بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی ئێوە بدا. خاڵی گرنگتر لەوەش ئەوەیە هەموو ئەوانەی موسەببی شەهیدکردنی ئەو قوربانیانە بوون لە ڕاستیدا دەبێت دادگایی بکرێن و لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت.